ئەمە دەوڵەمەندەکان ڕوو دەکەمە ئەو کەسانەی کە خاوەنی وجدانن، کە خاوەنی ڕەحم و بەزەین، ڕوو دەکەمە دکتۆرەکان، پێیان دەڵێم ئاگاتان لە نەخۆشەکان بێت، ئاگاتان لە فەقیرە نەخۆشەکان بێ، ئەوانەی کە بەڕاستی نەخۆشن. دوو جۆر نەخۆشیمان هەیە. نەخۆشێکمانەیە بەڕاستی نەخۆشە، نەخۆشێکشمانەیە نەخۆشی مانگی ڕەمەزان. مانگی ڕەمەزان دکتۆر ئیزنی داوە، دوای ڕەمەزان یەک عیبیتیان نییە، چونکە تەنها پارەکۆکردنەوەیە. هەیشە بەڕاستی نەخۆشە، پێویستی بە یارمەتی کۆمەکیە. جا دکتۆرە بەڕێزەکان، ئێوە کاتێکە نەخۆشێ دێ بۆ لاتان خاتریان بگرن، ڕێزیان بگرن، حورمەتیان بگرن. پارە هەموو شتێک نییە، ڕۆژێک دێت ئەم دنیایەت لێ تاریکە بێت. فەحسی زیادە بۆ خەڵک مەنووسن، نەخۆشە داماوە جاری وای قەرزی کردو هاتۆ بۆ عیادەکەی تۆ، پیاو بە پیاوەتی بکە. فەحسی زیادە بۆ خەڵک مەنووسە، عیادەکەت بۆ هەرزان ناکەی بۆ فەقیر و هەژار و نەخۆشەکان. بۆیە پێیان دەڵێن بە دەوڵەمەندەکانیش ئەوانەی کە نەخۆشن یارمەتیان بدەن، پێویستیان بە یارمەتی ئێوەی ئەوانەی کە بەڕاستی نەخۆشن، نەک نەخۆشی مانگی ڕەمەزان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێت، لە صحیح موسلیمدا هاتووە، ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتە خوای گەورە و میهرەبان محاسبەی نەفەرێک دەکات. دەفەرمێت فڵان کەس من نەخۆش بووم بۆ سەردانیت نەکردم. ئەوش دەفەرمێ خوای گیان تۆ ڕەب العالەمینی پەروەردگاری هەموو عالەمی، چۆن نەخۆش دەکەوی هەتا من سەردانی تۆ بکەم؟ تۆ بێکەم و کوڕیت بێعەیبیت، تۆ کەی نەخۆش ئەکەوی هەتا من سەردانی تۆ بکەم؟ خوای گەورە دەفەرمێ ئەی عەبدەکەی من فڵان کەس نەخۆش کەوت، زانیت سەردانیت بۆ نەکرد. ئەی نازانی ئەگەر سەردانی ئەو نەخۆشت بکردایە منت لای ئەو نەخۆشە دەبینی، واتە من ڕێزی حورمەتی زۆرم لە تۆ دەگرت. خوای گەورە لە قیامەتە محاسبەمان دەکات لەسەر ئەوەی کە سەردانی نەخۆشێکمان نەکردووە. دڵنیا بە دکتۆری بەڕێز لە ڕۆژی قیامەتە لەسەر فەحس بە فەحس، لەسەر نەخۆش بە نەخۆش محاسبە دەکری، سوێن بەخوای ئەرز و ئاسمان. جا قڕ بەسەرت ئەگەر فەحسێکی زیادە نووسی بێ، قڕ بەسەرت ئەگەر تاقیکردنەوە لەسەر خەڵکی کردە بێ، دەرمانی خراپت دابێ پێی، قڕ بەسەرت ئەگەر لەبەر خاتری کۆمپانیایە زوڵم و غەدر لە خەڵک کرد بێت، شتی زیاتر بۆ نووسی بێ، کێ زیاتر بفرۆشێ، ئەوە زیاتر سەفەر و سیاحەتی مسۆگەرە. ئەگەر ئەمانەت کرد بێ، ڕۆژێ دێت دنیات لەبەر چاو تاریک دەبێ، قیامەتی خۆشت تاریک دەکەی. دەوڵەمەندەکانیش ئێوەش بە هەمان شێوە، پارەتان هەیە بەس بکوڕزێنەوە، نەخۆشە یارمەتیان بدەن بە زەکات، بە خێر و بە سەدەقە. دەتوانن نەخۆشەکان لە خۆتان بگرن، یارمەتیان بدەن. بۆیە ڕۆژێک دێت خوای پەروەردگار محاسبەت دەکا لەسەر ئەوەی کە سەردانی نەخۆشێکت نەکردووە. ئەی ئەگەر فەحسێ زیادە بۆ نەخۆشێ نووسی بێ، ئەی ئەگەر پارەت هەبوو بێ نەخۆشێک هات بێتە ماڵەکەت، توانیتە یارمەتی بدەی، یارمەتیت نەداوە، بێگومان محاسبە دەکرێت ڕۆژی قیامەتە. بۆیە بەخوا فەقیرێکی زۆر هەیە، نەخۆشێکی زۆر هەیە، فەقیر و هەژارە. سوێن بەخوا نەخۆشەیە پارەی بووبووی دەسەکا بە گریان، چونکە خەڵکی یارمەتی نادە. بۆیە ئاگاتان لە نەخۆشەکان بێت، یارمەتیان بدەن بە پشتیوانی خوای پەروەردگار.